کوردانی دانیشتووی کەرکووک بە ئومێدی گۆڕانکاری و گێڕانەوەی پێگە بۆ کورد کە لە 16 ئۆکتۆبری ساڵی 2017ەوە لە دەستی داوە ڕوویان لە ناوەندەکانی دەنگدان کرد. ئەوان دەڵێن دەیانەوێت لە ڕێگەی هەڵبژاردنەوە پێگەی کورد بەهێز بکەنەوە. وڵای ئەمانە دەسەڵات بکەتە دەست خۆمان بە یەک چاوسێر کورد و عارەب و تورکمانکەین وەکو برا لە شارەکەیە دانیشتووینە ئەیتر هەمووی بێکشەو نەگۆک ئەو هەر لەکەی لای خۆیە گرێ کورد و عارەبی نایان کورد و تورکمانی نایە بەس بۆ ئاڵ بۆ عارەبەکەی خۆدا محافزەکەی تورو حەزەکەین وەک جاران چۆن دکتۆر نەجمەدین بۆ هەمووینەکان حولێدا وەڵی سێر حیزبایەتی نەکەین شارەکە کووردە و هەستمان هەبێ بۆ کوردایەتیەکەمان مەحافزێک کوردمان بۆ دەربچێت. لایەنە کوردیەکان بە 4 لیست بەشداری هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگای کەرکووکیان کردووە. جیا لە دەنگدان لە نێو ناوەندەکان بەشێک لە کوردەکان لە دەرەوەی ناوەندەکانی دەنگدان سەرقاڵی ئاهەنگ و خۆشی دەربڕین بوون. ئەوان بە ئومێد بوون هەڵبژاردن بەشێک لە دەسەڵاتە لە دەستچووەکان بۆ کورد بهێنێتەوە. ئەمە سەرژمێری کووردە، یعنی ئەبێ کورد خۆی بسەلمێنێ کە لەم شارە ئەو زۆرینەیە ئێمە مەجبورین بە هەر لستێک خەڵک ئازادە دەنگ بدات بەڵام بێ دەنگ بدات بۆ سەرژمێری کورد بۆ داهاتووی کورد. دەنگ بدەن بە کورد لەبەر ئەوەی ئەم محافزە بتوانین بەم دەنگانەی دەستمان یعنی بەم پەنجانەی محافزە بگۆڕین. 344 ناوەندی دەنگدان لە کەرکووک بەڕووی دەنگدەراندا کرایەوە و هێزە ئەمنیەکانیش بۆ پاراستنی ئاسایشی بنکەکان ڕێوشێنی ئەمنیان گرتوبووە بەر. دەنگدەرانیش بەچین و توێژە جاجاکانەوە ڕوویان لە بنکەکان دەکرد. سەرکەوتوو بۆ لستەکەمان و ئینشاڵڵا کورد سەرکەوێ و ئاواتمان ئەوەیە کورد سەرکەوێ. 1,153,000 کەس لە کەرکووک مافی دەنگدانیان هەیە. دەنگ بۆ هەڵبژاردننی 16 ئەندامی ئەنجومەنی پارێزگاکە دەدەن. لایەن و پێکاتەکانیش لە کێبەرکەی بەهێزدان بۆ بەدەستهێنانی ئەو کورسیانە. دڵشاد ئەنوەر، دەنگی ئەمریکا، کەرکووک.